موچەی مانگی 12 هەڵگیرە و تا هەفتەی داهاتوو چارەنووسی موچەی مانگی یەکیش یەکلای دەبێتەوە. دوای 2 مانگ تەنها زانیاریەکانی تیوار ڕاست دەرچوو. دوێنێ شەممە 11 کانونی دووەمی 2025 حکوومەتی هەرێم و پەرلەمانتار و وەزیرە کوردەکانی بەغدا لە هەولێر کۆبوونەوە. کۆبوونەوەکە 4 کاتژمێری خایەن. حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد باسییان لە گرفتە داراییەکانی موچەی هەرێم و بەغدا کرد. دواتریش لە ڕاگەیەنراوێکدا کە بەغدایان بەستەم و پێشەلکاری بەرامبەر بە مافەکانی خەڵکی هەرێم تۆمەتبار کرد. لە کاردانەوە بەمەشدا تەیب سامی وەزیری دارایی ڕایگەیان کە تەواوی موچەی ساڵی ڕابردوویان بۆ هەرێم ناردووە. بەپێی زانیاریەکان کە لە ئەنجامێکی لیژنەی دارایی پەرلەمانەوە دەستیوار کەوتووە، دوێنێ تەیب سامی لە کۆبوونەوەی لیژنەی دارایی ڕایگەیاندووە کە هیچ پارەیەکی دیکە نانێرێت چونکە موچەی مانگی 12 ڕەوانەی هەرێم کردووە. ئەو ئەندامە وتیشی تەیب سامی تەنها ڕەزامەندی لەسەر پێکێنانی لیژنەیەک دەربڕیوە بۆ موچەی مانگی 12 کە ئەوەش بەمانەی فەوتانی ئەو موچەیە دێت. بەپێی قسەی بەرپرسێکی باڵای هەرێم دوێنێ موچەی مانگی 12 بە تەواوی هەڵگیرەوە و تەنانەت حکوومەت لە ڕاگەیەنراوەکەشیدا باسی موچەی ئەم ساڵ و پشکی بودجەی ساڵی داهاتووی هەرێمی کردووە. وتیشی کۆتایی ئەم هەفتەیە یان سەرەتای هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی یەک ڕەوانەی بەغدا دەکرێت. بەپێی قسەی ئەو بەرپرسە فواد حسێن بە نوێنەرایەتی وەزیرە کوردەکان ڕاستپاردەکان دەباتەوە بەردەستی محەممەد شیا سوودانی و ئەمڕۆژ نێچیروان بارزانی لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت باسی کێشەکە دەکات تاوەکو لەسەر ناردنی موچەی ئەم ساڵی موچەخۆرانی هەرێم بڕیار بدرێت. بەم پێش بێت تا هەفتەی داهاتوو ناردنی موچەی ئەم ساڵ لە مانگی یەکەوە یەکلای دەبێتەوە و بەمەش پەردە لەسەر موچەی مانگی 12 ساڵی ڕابردووی موچەخۆرانی هەرێم بە یەکجاری دادەدرێتەوە. جێگەی ئاماژەیە تیوار یەکەم میدیا بوو ئاشکرای کرد کە موچەی مانگی 12 دەفەوتێت. ئەو کات بەشێکی میدیاکان ئاماژەیان بەوە دەکرد کە موچەی مانگی 12 دەدرێت و گرفتێکی ئەوتۆی نییە.